ڕێبەرانی پارتی فەرمانڕەوای تورکیا و دوولایەنی ئۆپۆزیسیۆن کۆ دەبنەوە بە مەبەستی تاوتوێکردنی شەڕی دژی تێرۆر و پەرەسەندنەکانیش لە عێراق و لە سووریاشدا. بەڵامەوەی جێی سەرنجە هاوسەرۆکەکانی پارتی دیموکراتی گەلان هەدەپە لەم کۆبوونەوانەدا بەشدار نەبوون. مەحمەد یەکسەڵ نوێنەری هەدەپە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا میوانی ئەمڕۆی کورد کۆنێکشنە. کاک مەحمەد سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆنەوە. ئەکرێ پێم بڵێ بۆ هەدەپە بەشدار نابێت لەو کۆبوونەوانەی نێوان ئاکەپە جەهەپە مەهەپە؟ بەرە هەر تشتێ نەبریارەمایک و ئەم بەشدار نەبن ئەم ناوەتن داواتکردن پرسکرێکەوە هەری مەزنەوە. ئەس باوەرم حکومەت ئەردۆغان دخوازە نەتەوپەرستێن ترک هین پر گەلخە بهێلەش بۆ وێژی بانگی کوردان ناکێ. چ مەبەستێکی هەیە بێژگەل لەوەی کە برەودانە بە نەتەوەپەرستەکانی تورکیا وەکو جەهەپە و وەکو مەهەپە؟ ئایا ئەمە لە پەراوێز خستنی هەدەپەیە؟ ئەس وەر باوار دەکەم و ئەو عێریشێکی هین خۆرتێ دژی کووردا وەرە ژبەر و ئەردوغان پێویستیە وی بن نەتەوپەرست هەیەک و گەلوی حرەکەت بکەن گەلوان وی بن ji bo wê jî eger Kurda bangê Kurda bike netewperestên Tirk îhtimala mezinê bêjin çima tu Kurda tevlê wê demê dike. Lê em jî wekî çareserî em cuda dibînin em wekî Erdogan nanêrin li wê pirsgirêkê ji bo ku em bikaribin ser wan darbeda biçin gerek welatên pir bir demokratîk bibe û demokrasiyekî ku herkes bikaribe beşdar bibe û herkes xwe têda bibîne. Lê mixabin îro ew hewdîtînên ku دین مشاندن نابرا اردوغان و CHP و MHP دا وی نشان نادن بر به دموکراسی کی نشان نادن تو مناقشه سر دستوری بنگهی دیگه لی تو همی آلیان بانگی ناکه پارتیا سیامی مزنی د پارلمانتو دو تو بانگوان ناکه اوج نشان داده که روزین هین زحمت ج ترکیه بنده کردانه. لەماوەی ڕابردوودا جارێکی تریش کە جەکە ئامادەی خۆی نیشاندایە بۆ دانوستاندن لەگەڵ حکوومەتی تورکیادا و بەرەو پێشبردننی پرۆسەی ئاشتی لە تورکیادا ئەم هەڵوێستانەی ئاکەپە کە دەینوێنەوە بە تایبەتیش ڕەجەب تەیب ئەردۆغان ئەکرێوا لێ تێبگەین کە بڵێن پرۆسەی ئاشتی بە تەواوەتی ڕەت دەکرێتەوە؟ براستی AKP وان ڕۆژانە یعنی ئەو هەلوەستە کێجەکێ پێشخستی وەکی سانکی کێجەکە تشتێک نەگوتیە نێزیک دەبە وەکی هەدە پەژێم کەتن ناوبەر مەگو یعنی گەرەکە و پرۆسەسە پێش بکەوە یانجی ڕۆژی هین زەحمەت مەحەمیە بەندی مەحەمیانە لێ مخابن ئەس باوەڕ ناکەم AKP ئیرۆ نێزیکا تشتێکی وەها ببە ji ber ku şerê navxuyekî û dê meşandin navbera AKP û Fethullah û hereketa wan da ew dibe şerekê hînkî pir netewperest e û bikaribe xexortir bike lê di navbera Tirka de jî rojên zehmettir navbera wan de jî ê werin ji ber ku beş beşin ew beşana jî dijî hewin û dixwazin Kurda ji bikin wekî kartekî navbera wê beşe de ji bo ku dijî êdîn xortir bikin. برای جەنابەت ئاک پارتی یاخۆ AKP ڕەجەب تەیب ئەردۆغان کورد بە مەترسی زیاتر دەبینێ بۆ ئاسایشی نیشتیمانی تورکیا یا ڕێکخراوی تێرۆریستی دەوڵەتی ئیسلامی؟ مخابن AKP ئیدۆلۆژی وانێک و یاژی فکری وانێک و کی تەرۆریستە نینە ji bo ku berê her tiştê AKP hîn jî alîkarî terorîstan dike ji bo ku êrişên Kurda bikin. Em dibînin AKP heye îro digot Esad gerek here dema Esad li hesekê êrişa wan dijî Kurda bû hema got Esad dikare bimîne em ê danistandanê xwe hîn jî kûr bikin. Xuya dike her çi bibe Kurd tehlûkeyekî mezintir e ji bo Tirka wertê dîtin em jî wekî HDP em dibêjin Kurd ne tehlûke ne eger hûn dixwazin baştiyana bijîn em jî dixwazin rewşekî baştir divê welatê de hebe. کاک محمد ئەمڕۆ مەسعود وەرزانی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق گەیشتۆتە ئەنکەرە و لەگەڵ ئەردۆغانیشدا کۆ دەبێتەوە. پێت وایە بارزانی بتوانێت پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ئەردۆغان و لەگەڵ ئاک پارتیدا بەکاربێنێ بۆ هێورکردنەوەی ئەو تەنگژە سیاسی لە نێوان کورد و ئەردۆغاندا هەیە؟ Ez bawer nakim ew însiyatîfa ku Serok Barzanî digirê bige encamekê lê pîrozek û her Kurdekê riyanekê aştiyanê zor bike û bikaribe veke. Lê mixabin yani
جناب سروک دما جارا بروی چوب ترکی چوب هنک هفدیدین به یعنی استخبارات ترک را چیک و اوجی ترکان چاپمانی وان دیجون او کنه بردام کن او خرسم او نه اینسیاتیف چاره سر کرنه کاک محمد زۆر سپاس دەکەم سپاسی وات گەلێک مەمنون